سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. نەجات محەممەد بەرپرسی ڕاگەیاندنی مەڵبەندی دووی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بە شارپرێسی ڕاگەیاند سەردانەکەی ئەمڕۆی فالە فەیاز بۆ کەرکووک بۆ بانگەشەی هەڵبژاردنە بۆیە هیچ بەرپرسێکی کورد و یەکێتی بەشداری تێدا نەکردووە. ئەمەش لە کاتێکدا ئەمڕۆ فالە فەیاز سەرۆکی گشتی دەستەی حەشدی شەعبی لە عێراق بە سەردانی گەیشتە کەرکووک و لەگەڵ هەریەک لە ڕاکەنجبووری پارێزگاری کەرکووک و ئەرشەد ساڵحی سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ و بەشێک لە سەرۆک هۆزە عەرەبیەکان کۆبووە، بەڵام هیچ بەرپرس و لایەنێکی کوردی لەو کۆبوونەوەیەدا بەشدار نەبووە. ڕەند شکوری لێپرسراوی بەشی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی ئۆفیسی سلێمانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئاشکرای دەکات لە سەدا 84 هاوڵاتیانی سلێمانی کارتی دەنگدانیان وەرگرتۆتەوە و دەژڵێت 503 ناوەندی دەنگدان لە سلێمانی بوونیان دەبێت. وتیشی لەو ژمارەیە 41 ناوەندیان بۆ دەنگدانی تایبەتە کە 2 ناوەند لەو ژمارەیەش بۆ زیندانیەکان و 9 دیکەشیان بۆ ڕاگوێزراوەکانە. پەرلەمانتارێکی یەکگرتووی ئیسلامی ڕەخنا لە حزبەکەی و ئەندامانی حزبەکەی دەگرێت لە بەرامبەر دەنگدان بە کاندیدانی پارتی لە شاری کەرکووک. دەژڵێت دەنگ دەدرێت بە کاندیدی حیزبێک تەنها لەبەر ڕێکارێکی یاسایی پەرلەمانی کە لێپرسینەوەیە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و کابینەکەی. 18 پۆستی ئەنجومەنی پارێزگای دهۆکت لە 2020 لێدەسەنێتەوە بە زۆری زۆرداری کە بە سندوقی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی ساڵی 2014 بەدەست هێنرابێت. وەزارەتی ڕۆشنبیری و گەشت و گوزار و شوێنەواری عێراق ژمارەی ئەو پارچە شوێنەواریانی ئاشکرا کرد کە لە دوای ساڵانی 1991 و 2003 لە عێراق دزراون و هێشتا نەگەڕێناونەتەوە. ئاشکراشی دەکات خۆی لە 15,000 پارچە شوێنەوار دەدات و لە گێڕانەوەی 17,000 پارچە شوێنەواری تریش سەرکەوتوو بوون. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.